بەڕێزان جارێکتر سڵاوتان لێبێت ڕۆماڵی ڕاستەخۆی ئەنارتی لەگەڵتان بەردەوامە لە ماوەی کاتژمێری داهاتوودا قسە لەسەر بابەتێکی تایبەت و هەستیار دەکەین کە دوژمنی ئێستای گەلی کورد و گەلانی تری عێراقیش بەردەوام بەکاری دێنێت جەنگی دەرونی ئەو جەنگەی کە ڕەنگە کاریگەریەکانی هیچی لە جەنگە بەرەییەکان کەمتر نەبێت بگرە زۆر جار کاریگەریەکانی زیاتریشە ئەم جەنگە لە درێژایی مێژوودا چەندین هێزی گەورەی جیهانی بەکاریان هێناوە یەکێک لەوانە نازیەکانی ئەڵمانیا لە جەنگی جیهانی دووەمدا پشتێکی زۆریان بە جەنگی دەرونی بەستە بوو لە دژی نایارەکانیان هاوکات لە بەشێکی تری جەنگە گەورەکانی دنیادا بە هەمان شێوە جەنگی دەرونی یەکێ بوو دۆچەکە کاریگەرانەی کە بەردەوام کاریگەری لەسەر دژمن هەبوو ئێستاش هێزێکی وەک داعش لە سەرەتای هاتنیەوە بۆ ناوچەکانی مووسڵ و ناوچەکانی تری ناوەڕاستی عێراق جنگێکی دەرونی تێر و تەسەلی بەرامبەر بە تەواوی پێکهاتەکانی عێراق بەکارهێنا بە تایبەتیش بەرامبەر بە گەلی کورد و هێزی پێشمەرگەی کوردستان بۆچی داعش پێش هاتنیشی جنگی دەرونی لە بەرامبەر نارەکانیدا ڕاگەیاندەبوو کاریگەری ئەو جەنگە دەرونیە لەسەر کۆمەڵگای عێراقی بە گشتی و لەسەر کۆمەڵگای کوردی بە تایبەتی چی بۆ ئایا جەنگی دەرونیدا ئاشتوانیوێتی ئامانجەکانی خۆی بپێکێ و کاریگەری لەسەر هێزەکانی پێشمەرگەی کوردستان و کۆمەڵگای کوردی دابنێت بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری دکتۆر سەمەد ئەحمەد نووسەر و مامۆستای زانکۆمان کردووە مامۆستا بەخێر بێت بۆ ئۆستۆدیۆ ناردۆ سپاس بۆ تۆ جنگی دەرونی هەر بە درێژایی مێژوو زۆر بەکار هاتووە هێزە گەورەکان زۆر بەکاریان هێناوە ئەگە بکرێت بە کورتی وەسفێکی بکەین جنگی دەرونی چییە و لە چ حاڵەتێکا بەکارێت بەڵێ وەکو جەنابەت ئیشارەتت پێکرد بێگومان جەنگی دەرونی میژینەیەکی زۆری هەیە واتە لە کەم جەنگا هەبووە بەکار نەهێنرێت ئەتوانین بڵێن تاکتیکێکە تێکەڵایەکەت لە سیاست و لە ئەسکەری یان ئەتوانین بڵێن متوربێ بە هەر سێزانستی ئەسکەری دەروونناسی سەربازی یا سیاسی ئەم زانستە خۆی لە ڕاستیە زانستی دەرونیە بەڵام لایەنەکانی تر سوودی لێ ئەبینن با بڵێن تاکتیکێک ئەگەر لە ڕووی ئەسکەریەوە بەکاری بین تاکتیکێکە لایەن دوو هێزی شەڕکەر کە لەگەڵ یەکتریان لە شەڕدان لە دژی یەکتری بەکاری هێنن بە ئامانجی دووشت یەکەمیان بەرزکردنەوەی ورەی لایەنگرانی خۆی دووەمیان ڕوخانی ورەی لایەنگری بەرامبەر یان بە معنایەکی تر بۆ دروستکردنی جۆرێک لە شایع ئەو بەلبەلە لە ناو هێزی بەرامبەرە بۆ ئەوەی ئەو کەشە ئارامی کە هەیە لەلای ئەوان تێک بچێت بێگومان ئێمە ئازانین دەرونی مرۆڤ مححکومە بەو ژینگەی کە تایە ئەژێت ئەگەر ژینگەکە ئارام بوو لەسەرخۆ بوو ئەوە دەرئەنجامی ئەمە چاوەڕێ ئەوە بکەین دەرونێکی ئارام و لەسەرخۆ هێمنی هەیە پێچەوانەکەشی ڕاستە ئەگەر ژینگە کۆمەڵایەتێکە سیاسەکە ئابوووریەکە شێوێنرا ئەوە کاردانەوەی ئەبێ بەسەر باری دەرونیە واتە ئەگەر تێکدانی ژینگە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکە کرایە ئامانج ئەوە لە دەرئەنجامە باری ڕەنگەدات و لەسەر باری دەرونی تاکەکانە و ئەلێرەوەی ئامانجی جەنگی دەرونیەکە ئەپێکێت بۆیە هێزی بەرامبەر ئەیەوێت جگەل لە هێزی سەربازی خۆی جگەل لە شەڕی سەربازی جگەل لە بەکارهێنانی چەک و ئەسلیحە کە با بڵین کوشتن و برینداربوونی لێ ئەکەوێتەوە هەروەها هاوشانی ئەمە ئەو جەنگە دەرونیە لە دژی لایەنگرانی بەکارهێنێ بۆ ئەوەی وەکووتمان لەلایەک ورەی سەربازی یا لایەنگرانی خۆی بەرز کاتەوە لەلایەکی ترش ورەی لایەنگرەکانی دوژمنانی خۆی بەڵێ دکتۆر ئەوەی کە تا ئێستا داعش لە با بڵێن تۆڕە کۆمەڵاتەکان بەکاری ئەهێنێ ئەتوانین کۆی گشتی هەموو ئەوانە بە جەنگێکی دەرونی حساب بکەین لە ڕاستیە من نازانم داعش ئایا بە پلان توانوێتی ئەمە بکات یان پلانی هەبوو بۆ ئەوی جەنگێکی دەرونی لە دژی خەڵکی کوردستان بەکاری بێنیاننا بەڵام داعش پێکهاتەیەکی هەیە ئەوەندە تونڕەوە ئەوەنە ترسناکە یان ئەوەندە تیرۆریستە کردەوەکانی بۆ خۆی هەر جۆرێک لە لێکەوتەی و کاریگەری جەنگی دەرونی دروست کردووە و چوبێتە هەر شوێنێک ئەوەنە وێران کرد بوو ئەوەنە مەرگخواز بووە دژی ڕێک ژیان دۆستی بووە بۆیە ئەمە بۆ خۆی ئەگەر تەنانەت ئەو هێزەیش ئەو ناوچەیش داعشیشی لەوێ نەبوو بێت داعشی نەگەشت بێتە ئەوێ لە ناوچەکانی تر جۆرێک لە جەنگی دەرونی هاتۆتە ئاراوە لە بەرەنجامی ئەو کارە دڕندانەی کە داعش کردوێتی لێرەوە ئێمە ناڵێم نازانم بەرنامە ئەمەی کردوویاننا
بەڵام جۆرێک لە بەلبەلە و شایعی دروست کرد لە ناو خەڵکی کوردستانە بە تایبەت لە نزیکەی دوو هەفتەیەک پێش ئێستا ئەو کاتانەی کە داعش بەشێکی هەندێک ناوچەی کوردستانی داگیر کرد و ئێستا تا ڕادێک لە پاشەکشەدادا ئەو کاتە لە پێشڕەوی ئابوو. ئەو کاتانە ئەتوانم بڵێم جۆرێک لە جەنگی دەرونی لە ناو خەڵکی کوردستانە بەکار هات و جۆرێک لە ئاژاوە و پشێوی دەرونی دروست کرد ترس و تۆقانی دروست. باشە دکتۆر بەڵام تەڕویجدان یان بانگەشەکردن بۆ ئەم ڕەفتارە تونڕەوانەی خۆیان هەر لە کوشتن هەر لە وێرانکردن هەر لە ڕوخانن هەر لە فراندن زیندانیکردن سەربڕین ئەمانە خۆی لە خۆیان دیار نییە کە شێوەیەک لە شوەکان بەمە بەس بەکارهێنرێت بۆ وەکو جەنگێکی دەرونی لە بەرامبەر نارەکانیانە. ئەگەر جەنگی دەرونیش نەبێت داعش هیچی تری نییە لەوەی کە پێشکەشی کە پێکهاتی ئەم هێزە ئەمەیە جگەل لەمە ئەبێت چیتر بڵێت داعش کوڕی سەردەمەکە نییە لەگەڵ پێشکەوتن و لەگەڵ ژیان دۆستیان ناتوانێت بگونجێت ینی بەرنمەکەی ئەو ئەمانەیتیانە ئەگەر پێچوانی ئەمە پێشکەشنەکە چیتر پێشکەشکە ئەو نهاتوو هێزێک نییە بتوانێت ئیدعای ئیدارەکردن بکات هێزێک نییە یعنی جگەل لە کوشت و بڕ و جگەل لەو خوێن ڕێژی جگەل لەو شتە ناشرینانەی کە پێشکەشی کردو هیچی تر نەبووە بەڵێ بێگومان ئەمە جگەل لەوەی کە جەنگێکی جەستەیش بووە و دژ بە مرۆڤایەتی بووە و زۆرێک لە کارەکانی چوەتە خانەی جینۆسایدیشەوە لە هەمان کاتیش ئەتوانین بڵین کاریگەریەکی زۆر ترسناک و خەتەرناکی لەسەر باری دەرونی تاکەکانی کۆمەلگا هەبووە چونکە ئەو وکووتمان ڕووی کردوێتە هەر شوەیەک بەس وێرانی کردووە بەس کوشتوێتی خەڵکی سەربڕیوە خەڵکی تۆقاندووە یعنی خەڵک کە لە ژێر دەستی ئەو ڕزگاری بووێت تا ڕادێک دەتوانین بڵین بە معجیزە ڕزگاری بووە ئەجینا جگە لە لایەنگرانی خۆی مەحاڵە هیچ کەسێکی تر لەو شوێنانە بمێنێتەوە باشە دکتۆر بەڵام لە بەرامبەر هەموو وێرانکاری و هەموو دڕندەی و هەموو با بڵێن مەرگ دۆستیەکی داعشە لە کۆمەلگایکی ئێمە وەکو کۆمەلگای کوردستان بە نمونە ئەهێنینەوە چی بکرێت بووی ئەم ترس و دڵە ڕاوشەیە لەناو خەڵکە لا ببرێەوە ئەوە لای خەڵک بچەست پێنرێکە ئەم هێزە ئەم ئەفسانەیە نییە کە باسەکرێەوەکرێەوە تا هێزی پێشمەرگی کوردستان بەرامبەریشان وەستاوە و تێکیشانەشێنێ و لە پێشڕەویشایە پرسیارێکی زۆر جوان و زۆریش ڕەوایەوە بەداخەوە ئەوە ئەم پرسیارە لە هەموو کەناڵەکان بکرایە و کەسی پسپۆرش بەهاتایە و دیراسەی بکردایە و زۆر بەوردیش ئەو کاتە دەتوانین بڵین ئەو چەکە چییە کە بەکاری بێنینە ئەو میکانیزمە چییە کە بەکاری هێنرێت ئەبێ بەکار بێنرێت لە دژە جەنگە دەرونەکەی داعشە بەڕای من یەکێک لەو شتە هەرە سەرەکیانە ئەوەیە کە تۆ بە پلانەوە ڕوبەڕووی ئەم جۆرە مەترسیە ببیتەوە ئەگەر قسەمان هەر لەسەر جەنگی دەرونی بێت پێویستە هێزی بەرامبەر کە با بڵین خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگە ئەکات بە پلان بیانتوانێت لە ناو داعش و ئەو ناوچانەی کە داعشی تایە زانیاری ورد و دقیق بگەێنێتە ئێمە بۆ ئەوەی سحری هەموو شایعەکانی ئەو هەموو بەلبەلەکانی ئەو کە دروستی کردەوە بەتاڵ بێتەوە مەبەستم لەوەی یەکەمیان دەستگایەکی زۆر مخابراتی گرنگ پێویست بوو بۆ ئەوەی لەوێ زانیاری هەرە وردەکان ئەوانەی کە نەزانراون خەڵکی تر نایزانێت لە ڕێگەی ئەو دەستگایەوە بگەێنرایەتە شوێنێکی مەبەست واتە ئەو کەسانی کە زانیاریەکان کۆ ئەکاتەوە لەو شوێنانە کەسانی شارەزا بن کەسانی بەتوانە بن کەسانی چاونەترس بن کەسانی پسپۆر بن و مدەڕەب بن خیبرەیەکی چاکیان هەبێت لەو مەسەلانەیە لە کۆکردنەوەی زانیاریە بێگومان زانیاریەکان وەکوتم یەکەم بەڕاست و دروستی بگەێنرێت دووەم زانیاری ورد بێت کە خەڵکی تر نەیزانێت ئەمە بەچی ئامانجێک ئەم زانیاریانەت کە هێنایە ئێرە ئەو کاتە تەنیا کۆکردنەوەی زانیاریەکان ئامانج نییە وەسیلەیە ئامانج لێرە دیراسەکردنی ئەو زانیاریانەیە دوجاریش میکانیزمی کارکردنە بۆ ئەوەی کە تۆ ڕۆبەڕۆی ئەو واتە سحری هەموو ئەشایعەکانی ئەو بەتاڵکەیتەوە بەسێ مەرحلە یەکەم کۆکردنەوەی زانیاری دووەم زانیاریەکان بگەێنرێتە کەسانی پسپۆر و ئەوان دیراسی بکەن لە دوای دیراسەکە ڕێوشێنێکی وردابرنێ ڕوو بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەوان واتە ئەمە ئەگەرچی ئاوا ئێمە دابشمان کرد بەڵام بە خێرایی ئەکرێ بڕات قورس نییە بەو شێوەیە کە تۆ زانیاریەکان کۆ کردەوە و دیراست کرد کەسانی پسپۆر هات شارەزایی هەبوو لەو زانیاریە وردانی کە خەڵکی تر نایزانێت واتە نقطە زوعفی ئەوت دەرکرد دەسخستۆ لێرەوە لە جیاتی ئەوی تۆ بەرگری بکەی دیفاعەکەی مەبدەیەکی هەیە لە سیاسەتە ئەڵێ باشترین بەرگری هێرشکردنە لە جیاتی ئەو جەنگی دەرونی بەکاربێنێت لە دژی تۆ بەکاربێنێت تۆ معادلەکە پێچەوانە ئەەکەیتەوە تۆ کە ڕاستەکانت زانیەوە شتەکانت بۆ کەشف بووە ئەم جاریان تۆ بە شێوەیەکی ڕاست و دروست زانیاریەکان ئەگەینتە خەڵکی و ئەو کاتە سحری شایعەکانی ئەو بەتاڵەکەیتەوە قسەکەم ڕوونەیان بۆیە بەم باشە ئەمە لەناو کۆمەلگایە ئەی سەبارەت بە هێزی سەربازی ینی باشتر نەبوو کە وەزارەتی پێشمەرگە ئەگەر چی کاتەکەش ینی بەسەریا ڕۆشتەوە بەڵام ڕەنگە درەنگ نەبێ بۆی کە چەند پسپۆڕێکی دەرونی
بەرێتە بەرەکانی شەڕەوانێ و ئەمانە سحری ئەم با بڵێن ترساندنی داعش لای هێزی پێشمەرگی کوردستان بەتاڵ بکەنەوە وریکی تریان بنێ بۆ هێرشکردن. خۆی ئەوەی کە من وتم لە ڕاستیە کاردانەوەیشی ئەبێ بۆ ورەی بەرزکردنەوەی ورەی پێشمەرگە کە تۆ شایعەکانی ئەوانت بەتاڵ کردەوە خۆی بەخۆی وەکو حاصل تەحسیلێکە بێتە مای ئەوەی کە تۆ ورەت بەرز بێتەوە چ لە ئاسی جەماوەری چ لە ئاسی سەربازیە بێگومان ئاسی سەربازی تەنیا بە قسە ورەی بەرز نابێتەوە میکانیزمی تر هەیە دابینکردنی پێداویستەکانی شەڕ مەرجی سەرەکیە بۆ ئەوەی کە تۆ ورەت بەرز بێتەوە شەڕ یەکەمین جار شەڕێکی ڕەوا بێت ئەو کەسانی شەڕکەرەکانت هێزە چەکدارەکانت وریان بەرزە بێت شەڕی ئەمڕۆی کوردستان شەڕێکی ڕەوایە شەڕێکی نەخوازراوە لەگەڵ هێزێکی زۆر دڕندەی وەکو داعشایە ئەمە ڕەنگە خاڵی جەوهری بێ بۆ بەرزکردنەوەی ورەی پێشمەرگە خاڵێکی تر بۆ ئەوەی ورەی پێشمەرگە بەرز بکرێتەوە پێویستە پێداویستی شەڕی بۆ دابین کرد لە ڕووی ئەسکەریەوە لە ڕووی بژێوی ژیانەوە لە ڕووی ئیسراحەت و لە ڕووی حرەکاتی ئێساوە گیری نێودەوڵەتی گەیشتۆتە هەرێم و چەکی تازان بۆ هاتووە ڕێگەی زۆری یابێت ئەمە کاریگەری زۆری هەیە بەڵێ بەڵام سەبارەت بە جەنگی دەرونی بە هەمان شێوە بێتە مای ئەوەی کە ورەی پێشمەرگە بەرز بکرێتەوە بەو میکانیزمە ئەوەی کە تۆ توانیت هەموو شایعەکانی ئەو بەتاڵکەیتەوە لە بەرامبەر ئەوە تۆ جەنگێکی دەرونی دژی ئەو بەکاربێت. باشە دکتۆر ئەگەر لێرە شۆ پێشمەرگە ورەی بەرزە بێتەوە بە هەمان شێوە بەڵێ ئەگەر لە ڕووی زانستیەوە ئێمە لەسەر بابەتەکە بوەستین سەرەتا ئیش لەسەرەوە بکرێت کە جەنگی دەرونی دوژمن لەناو کۆمەلگایە تێک پشکێنرێ و بەتاڵ بکرێتەوە یان لەناو هێزە سەربازیەکانە کامیان کاریگەری لەسەر ئەوی تریان هەیە ئایا سەرکەوتنی هێزی سەرباژیش کاریگەری لەسەر بەرزکردنەوەی وری کۆمەلگانیە هەردووکیان ڕەنگە کاریگەریان بەسەر یەکتریەوە هەیە یعنی ڕەنگە هەندێک جار یەکێکیان زیاتر کاریگەری لێوی تریانە بێت ڕەنگە لە سەردەمێکی ترە ئەمی تریان کاریگەری بەسەر ئەوی تریانەوە بێت هەردووکیان با بڵێن لازم و مەلزومی یەکترین و یەکتری دروستن و پێویست ئەتوانین بڵین دوو دیوی یەک ئانن یعنی هەردووکیان کار لە یەکتریەکەن هەر مرۆڤ خۆی بۆ خۆی لە یەک کاتێکە کاریگەر و کار لێکراوە زۆربەی زۆری کاتەکانی تەمەنی مرۆڤ ژیانی مرۆڤ کار لێکراوە نەک کاریگەر بۆ چونکە ئەگەر ڕخسەتم بیت و ورتر وردیکەمەوە مەبەستم لەوەیە مرۆڤ کە لە ژینگەیەکە ئەژێت تەنیا تاکێکە لەناو کۆمەڵێک تاکی ترە کۆمەڵی وروژێنەر لە یەک کاتێکە کاریگەریان هەیە بەسەر ئەوە زیاتر لە هێزێک هێزی ئابووری هەیە هێزی ئەسکەری هێزی سیاسی هێزی کۆمەڵایەتی هەیە هێزی پەروەردەیی هەیە هێزی ئەعلامی هەیە و زۆری تر ئەمانە هەمویان ئەمانە وروژێنەرن ئەمانە هەمویان کاریگەریان هەیە بەسەرەوە واکات ئەلێرەوە مرۆڤ کار لێکراو بێت لە بەرامبەر ئەمانەیە مرۆڤیش بە هەمان شێوە کاریگەریەکانی خۆی ئاراستەی دەرەوەی خۆی ئەکات ئەویش کاریگەری هەیە بەسەر تاکەکان یان بەسەر وروژێنەرەکانی تری کۆمەلگاوە بەڵام زۆربەی کاتەکانی مرۆڤ کاریگەرە کار لێکراوە ببوورە کار لێکراوە بەم پێیە بێت ئەکرێت جاری وا هەیە تۆ مناسبەیەکی سەربازی یان شەڕێک یان شتێکی تر لەو بابەتە دێتە نێوانە و ناچار دەکات تۆ متابعی بکە یا بەشێک بی لەوە یان کارکتەرێ بیت یان جوڵێنەرێ بگلەوە ئەو کاتە لایەنە سیاسەکە کاریگەری بێ بەسەر بارودۆخە کۆمەڵایەتێکەوە پێچەوانەی ئەمەش ڕاستە جاری وایە ئەگەر لە کاتی ئارامی و نەبوونی جەنگا بێت ڕەنگە دۆخە کۆمەڵایەتەکە زیاتر زاڵ بێت بەسەر لایەن لە بڵن لە پشووە بێت لایەنە سەربازەکە ئەمە لێرەوە ئێمە بڵین ئەگەینە دەرئەنجامێک لەوەی کە شەڕی دەرونی هەمیشە ئەگەری ئەوەی هەیە کە بەکاربێنرێت لە هەر کاتێکە کە دوژمن بێوێت بێگومان تەنیا ئەوە نەبێت بە بڵین شتێکی دوژمن کارانەیە وەکو وتم ئەکرێت چەکێ بێت تۆش وەکو چەکێکی ڕەوا بەکاری بێنیت چۆن شەڕ هەیە شەڕی ڕەوایە تۆ ناچارێت قسەیەک عینی مەبدەئێکی سیاسی تر هەیە ئەڵێت شەڕ باشترین وەسیلەیە بۆ دابینکردنی ئاشتی ئەمە لە چی کاتێکە ئەمە دروستە بێت ئەو کاتێک کە تۆ شەڕێکی ناڕەوات پێ ئەفرۆشن تۆش لە بەرامبەر شەڕێکی ڕەوا ئەەکەیت ئەم کاتە ئەبێتە مای ئەوەی کە شەڕ ئەجینا شەڕ کوشتار و نەکبەتی لێ ئەەکەوێتەوە بەڵام ئەبێتە مای ئاشتیش چونکە تۆ داوای خواستەکانی خۆتەکەیت و ناچاری هێزی بەرامبەر ناچارەکەی بۆی ئاشتی بکات لەگەڵتا ئالێرە بە هەمان دەستور شەڕی دەرونیش کە هێزی بەرامبەر بە ناڕەوا بەکاری بێنێت بۆ تۆ ئەبێتە شەڕێکی ڕەوا چونکە شەڕەکەی تۆ ڕەوایە لەگەڵ ئەو ناڕەوایە کەوا بێت تۆش حەقی خۆتە مافی ئەوەت هەیە کە جەنگی دەرونێ دژی ئەو بەکاربێنێت بەڵێ باشە بەڵام ینی تا ئێستا ئەگەر ڕوخسەتم بەی دوو سێ کەلیمە تەواو بکەم بۆ ئەوەی ناوەڕۆکی هەردوو جەنگەکە هەردووکی هەردوو بە جەنگی دەرونی بەکاری هێنێت ئەم جەنگی دەرونی ئەم ناڕەوای و جەنگی دەرونی ئەو ڕەوایە قسەکە لەسەر ئەمەیە تەنیا ئەوە نەیە ناوەڕۆکی شەڕەکە ئەوە دەستنیشانەکە جەنگە دەرونەکەی تۆ ڕەوایە یان نا ئەجینای وەسیلەیەکە ئامرازێکە زۆر بە ئاسانی هەموو کەسێک مافیەوەی هەیە بەکاری بێنێت بەڵام کاتێک کاریگەر ئەبێت و کاتێک کە ئامانج ئەپێکێت کە تۆ یان ڕەوا دەرەچێت کاتێک کە شەڕەکەی تۆ ڕەوا بێت لەگەڵ ئەویترە ئەوەی ئەو ناڕەوایە بەڵێ تا ئێستا کورد
جەنگی دەرونی بەرامبەر بە داعش بەکارهێناوە بەداخەوە لە ڕاستیە ئێمە هەتا ئێستاکە لەمڕۆ زۆر کەم و کورتیمان هەیە باشەکەم کورتەکە لە کوێیە دەستگاکانی ڕاگەاندن ڕۆڵەکەی زۆر سلبی کردوێتەوە لەلایەکی تریش هەر دەستگای پەیوەندیدار بەم مەسەلە بە جەنگی دەرونیمان نییە یان ئەگەر هەش بێ لە ئاستی نەبوواتە چالاک نییە بە بەراورد لەگەڵ باش ئەو دەستگایە ئەبێ بەشێک بێت لە دەستگای هەواڵگیری کەواتە ئەم کەم و کوڕیا گەڕێتەوە بۆ دەستگای هەواڵگیری کوردستان لە ڕاستیە ئەمە چەکێکە هەموو دەوڵەتێک پێویستێتی یەکێک لە وەسیلەکانی بەرگریکردە دەوڵەت ئەبێت دام و دەستگای تایبەتی هەبێت تەنانەت زانستێکە بەشێکە لە زانستی عسکەری بەشێکە لە زانستی سیاسی بەشێکە لە زانستی دەرونی تێکەڵاوێکە لە هەموو ئەمانە یعنی هەر یەکەیان متوربەیە بەوی تریان ئەمانە پەیمانگای تایبەتیان هەیە ئەمانە بەش و کۆلێژی تایبەتیان هەیە لە وڵاتانی ترا و ئەمانە خوێندکاری تایبەتیان هەیە مامۆستای تایبەتیان هەیە واتە شوێنێکە کە بوارێکە لە ئەمڕۆیە زەرورەتێکی هەموو دەوڵەتێکە چۆن دەستگای مخابراتی تەیە چۆن دەستگای ئەسکەریت هەیە بە هەمان دەستور تۆ پێویستیت بەوەیە کە سلکێکی لەم بابەتە بکەیت بڵێ بێگومان بەشێکە لە دەستگا هەواڵگریەکان بەڵام ئەبێت چالاک بکرێت و دەستگای هەواڵگریش تەنیا جاسووسی نییە جاسووسیەک بە ئامانجێکی خراپ وەگوتمان تۆ بێت دەستگایەکی پێویستە بۆ دەوڵەت بەکاری بێنیت کەسانی پسپۆری بۆ دابین بکەیت نەکراوە لە کوردستانە بەداش ینی تۆ قەنەعەتە دوایە کە دەستگای هەواڵگری کوردستانیان دامەزراوی سەربازی لە کوردستانە حسابی بۆ ئەوە نەکردو کە ڕۆژێک ڕەنگە بکەوێتە جنگێکی لەم شێوەیەوە لەگەی هێزێکی ئاوایە کە من هیواخوازم چاودێران ئەڵێن ینی هیچ ئەمە قسەی چاودێران کاڵێن هیچ ئەخلاقیەتێکی سیاسیتیانە بەڵام ئەوانش حسابیان بۆ ئەوە نەکردوێت کە بەشێکی زۆر گرنگ و زۆر چالاک و ئەکتیف دابنێن لە ناو دەستگای هەواڵگری یان لە ناو دامەزراوی سەربازیە تایبەت بە جەنگی دەرونی کە لە حاڵەتێکی لەم شێوەیە بەکاری بێنن من هیواخوازم هەبێت ڕاستی نازانم هەیە یان نییە بەڵام لە ئەرزی واقعە ئەو جۆرە چالاکیانە نابینم لە ئەرزی واقعە نابینم بەوردی دیراسەیەکی لەم بابەتە هەبێت و کەسانی پسپۆر بۆ ئەمە بەسە دیاری کرابێت هیوادارم من هەڵەبم هەبێت ئەوان هەیان بێت نازانم هەیە یان نە بەڵام کاریگەریەکەی کەمە بینم مەسەلەن قسە لەسەر ئیعلامەکرێ هەمانە قسە لەسەر هێزی چەکدار و پێشمەرگاکرێ هەمانە قسە لەسەر زۆر لایەنی ترەکرێ دیارە ئاشکرایە بەڵام کەسانی پسپۆر مەبەست بۆ مەسەلەی پسپۆر بێ لە بواری جەنگی دەرونیە هەستەکەم کەم و کورتیمانێ نیمانە باشە چۆن وا بکرێت کە لەم بارودۆخەیە ئەمە زوو بە زوو ئەکتیف بکرێ و بکەوێتە چالاکی خۆی ئەگەر ئێمە هێشتا وەک دەستگاکان پێ نەگەیشتووە یان نەهاتۆتە کایەوە ئەکرێت لە ڕێگەی ئیعلامەوە تەختی ئەمە باشتر بکرێت ئیعلام بە هەمان شێوە ئیعلامیش بەشێکە لە ناوەڕۆکی جەنگی دەرونی و ئەتوانین بڵین لە ڕێگەی ئیعلامەوە نەبێت زەحمەتە بتوانیت ئامانجی جەنگی دەرونی بەدەست بێنیت واتە یەکێک لە پایەهەرە گرنگەکانی جەنگی دەرونی خۆی ڕاگەاندنە میدیاکانە بە هەموو شێوەکانەوە بۆیە لێرەوە بەڵام ئەمە زانستێکە لە ڕاستیە میدیان نابێت بێبەرنامە ئیش بکات ناکرێت تەنیا دیعایەک بڵاو کاتەوە گوێی خەمی نەبێت لەوەی نەتیجەکەی بەچی ئەگات بۆیە لەم ڕۆژەوە بەداخەوە ڕاگەاندنەکانمان وەکو پێویست هەرگیز نەیانتوانیوە ڕوبەڕووی جەنگە دەرونەکەی داعش ببنەوە کە لەوەی کە جۆرێک لە بەلبەلە و پەشێوی تا ڕادێک دروست کرد خۆشبەختانە و کووتمان هەفتەیە زیاترە مەعادلەکە پێچوانە بووتەوە ورەی پێشمەرگە و خەڵکی کوردستان بەرز بووتەوە ئەوش بە بۆنەی با بڵێن فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و یان وڵاتانی تری هەندێک لەو پێشڕۆیان هێزی پێشمەرگە لە بەرەکانی جەنگ بڵێ بەدەستی هێنێ باشە دوکتۆر دەستگاکانی ڕاگەاندن بڵێ کاریگەری زۆری هەیە و ئەتوانێت ئەمە تافعیلکە بەڵێ مەبەستمەوە بوو کە بەرزبوونەوەی ورەکە پەیوەندی بەوە شۆهەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان لە چەندین محۆری شەڕ لە پێشڕەویان ماوەی هەفتەیەک زیاترە چەندین شوێنیان ئازاد کردوەوە و بێگومانیان بەسەرا گرتەوە دکتۆر ئەوەی کەمایی سەرنجاوەیە کە داعش بە تەواوی نیگای خسوۆتە سەر تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەتیش تویتەر بۆ لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بۆ لە ڕێگای ئەلبومەوەنا بۆ لە ڕێگای ڕۆژنامەوەنا لە ئەمڕۆیە با بڵێن ئیتر تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشتی تویتەر یان فەیسبوک یان هەر یەکێک لەمانە ئاشکرایە لە ئاستێکی زۆر فراوانە لە ناو کۆمەلگایە بەکارهێنرێت ئەو کە تەلەڤیزیۆنێکی نییە با بڵێن داعش تەلەڤیزیۆنێکی ڕسمی نییە ڕەنگە باشترین شوێنێک بۆ ئەو و ئاسانیش بێت بتوانێت چالاکیەکانی خۆی پەخش بکاتیایەوە بگەێنرێت لێەوە بڵاوی بکاتەوە ڕەنگە هۆکارەکە ئەوە بێت ئەگەر ئیعلامێکی ڕسمی وکو تەلەڤیزیۆن یان ڕادیۆ یا شتێکی لەو بابەتەیە وایە ئەو هینەی کەمتر ببایەتەوە ڕاستە ئێستاکە تەلەڤیزیۆن زیاتر میوانی هەموو ماڵێکە
بەڵام ئەو کە ئەمەی نییە با بڵین ئەم بۆشایی خۆی لەو ڕێگایەوە پڕاکاتەوە وەتوانی وشێتی چونکە لە ئاستێکی فراوانە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بەکارێنرێت و زۆر بە خێرایی بڵاوە بێتەوە تر تۆڕێکی عنکەبوتیە بە ئاسانی لە ماوەیەکی زۆر کەمە هەزاران کەس ئەتوانرێت ئەمە بڵاو بکرێت و بۆی لەو ڕێگەیەوە کاریگەریەکەی ئەتوانێت ئامانجەکەی خۆی بپێکێت. بەڵێ ئەوەی کە لە ئەکاونتەکانی داعش لە تۆڕ تویتر شایبین بە هەمان شێوە هەرەتوانین بە جەنگی دەرونی حسابی بکەین. مەرج نییە تەنیا جەنگی دەرونی بێت ئەکرێت خەبەرەکانی خۆیان لەو ڕێگەیە بڵاو بکەنەوە. جەنگی دەرونی ئەوەیە وەک وتمان یەکەمین شت تێکشکانی هێزی بەرامبەرە لە ڕووی دەرونی باشە بەڵام ئەوەی کە لە تویتەرە ئێمە ئیبینین کۆمەڵێک گوێنە بڵاوەکەنەوەوانێ کۆمەڵێک چالێکی خۆیان بڵاو ئەەکەنەوە کە ئەمانە بەپی هیچ عورفێک لە هیچ دەستگایکی ڕاگەاندنا جێگەیان نابێتەوە ینی کاتێ مرۆڤێ سەرە بڕێ هیچ ڕاگەاندنێک ئامادە نییە وێنێکو خۆ بڵاو بکاتەوە بەڵام ئەمانیان لە ڕێگەی تویتەرەوەمە بڵاوەکەنەوە و بە سەرکەوتنی گەورەژ ناوی ئەبن و زۆر بە شان و باڵی شاهڵەیە کاتە چۆن ئەمە ناونەنێن جەنگی دەرونی. من ناڵێم جەنگی دەرونی نییە من ئەڵێم تاکە شوێنێک کە چالاکی خۆی تیا بڵاوکاتەوە ئەوەیە ئیتر ئەگەر لێکەوتەی دەرونی هەبێت کاریگەری دەرونی هەبێت یاننا ئەو جگە لەمە ئەمەی نییە هیچ شتێکی ترینی هیچ چالاکی تری نییە چیتر نیشان بات ئەگەر ئەوە نیشان نەدا بەڵام بڵێ ئەمە کاریگەری دەرونی زۆر خراپ و ترسناکی هەیە ئەو کە ئەوە نیشان ئەدات بۆ ئەوە نییە جەنگێکی دەرونی لە جری تۆ بەکار بێنێت یعنی بڵێت تۆ هیچ نیت ئەو ئەڵێت من هەم مەبەستم لەوەیە ئەو هاتووە هەموو ناوەڕۆکی خۆی بە تۆ نیشاندا لەوە زیاتر هیچی تری پێ نییە اینجا ئەمە جەنگی سەربازەکەی ئەڵی دەرونیەکەی ئەڵی کۆمەڵایەتیەکەی ئەڵی فکریەکەی ئەڵی فەلسەفەکەی هەرەمەی پێ هەموو جەنگەکەی ئەمەیە هەموو بەرنامە و خزمەتێکی لەمە زیاتر هیچی تری پێ نییە بۆیە من ناڵێم جەنگی دەرونی نییە بەڵام هەموو شتەکانی ترشیەتی نەگەرەوە نیە. بەڵێ تا چەند بۆ بە تایبەتی بۆ جەنگی دەرونی سوودیان لێبینیەوە سوودیان لێبینیەوە ترس و تۆقینێکی زۆریان بڵاو کردوتەوە بێگومان یەکێکی تر لە ئامانجەکانی جەنگی دەرونی کە ئێمە ئەگەر باسی هەموو لایەنەکانمان نەکرد بڵاوبوونەوەی ترس و تۆقانە ڕەنگە ئەم هێزە هێزێکی وەکو داعش لە هەر هێزێکی تر باشتر توانی بێتی ئەو ترس و تۆقانە لە ڕێی کردەوەکانی خۆیەوە بڵاو بکاتەوە جا مەبەستی بەفعلی ترساندنی خەڵک بێت یان مەبەستیشی نەبێت ئەو کە خۆی کردەوەکەی خۆی نیشانەدا دەبێتە مای ترس دەبێتە مای دڵە ڕاوچێ چونکە هێزێکی ترسناکە بە معنای وشە بەڵام مانایەوە نییە ئەمە جێگای ئەبێتەوە لە کۆمەلگایە ئەم هێزە ترسناکانە یعنی ئەکرێت ئێمە لە بەرامبەر ئەم نیشاندانی ئەم ترس و تۆقانەیە بڵاوکردنەوەی ئەمەیە ئێمە چۆنی چی میکانیزمێت چی چێکێکمان هەیە بۆ ڕەوینەوەی ئەو ترس و تۆقانەوە ئەوەیە کە ئەبێ بڵێن ئەم هێزە هێزی ئەوە نییە لە کۆمەلگایە بژێت ئەمە لەگەڵ شارستانێت و پێشکەوتنە ناگونجێت ئەمە لەگەڵ دنیای سەردەمان ناگونجێت و ئێمە ئەم جۆرە هێزە بە دنیا بڵاو بکەینەوە لە بەرامبەریشە عەتفی دەولیمان بۆ بەدەست بێت خۆشبەختانە ئەوش بەدەست هاتووە خۆ ڕەنگە ئەگەر ئەو هەموو ترس و تۆقانەی داعش نەبووە ڕەنگە ئەو عەتفە دەولیە بەم شێوەی ئێستا نەبووایە ئێمە ئەکرێت لە ڕێگەی ئەمەوە لە ڕێگەی با بڵین بە خەڵکی ڕابگەێنین بڵین ڕاستە تە داعش هێزێکی زۆر ترسناکە بەڵام لەگەڵیشی هێزی ترسناک هەرگیز لە مێژوان نەیتوانیوە بمێنێتەوە و هەرگیز پشتیوانی سەرتاسەری نەبووە و هێزێکە ناتوانێت لەسەر ئەرزی واقع بمێنێتەوە بۆیە ئەمانە زیاتر کەف و کوڵێکن ڕەنگە مەترسیەکی زۆریان هەیە بۆ کۆمەلگا بەڵام کاتین ئەڕەوێنەوە چونکە بەرامبەر هێزی جەماوەر بەرامبەر با بڵین هێزی حەقخوازانە خۆیان ناگرن ئەمانە هێزێکی شەڕخوازن هەمیشە خێر و شەڕ لە شەڕێکی بەردەوامە بووە سەر ئەنجام تاگەیشتوتە بەم قۆناغی ئێستای مرۆڤایەتی هەر خێر سەرکەوتووە بە سەر شەڕا و زۆر ڕێگا و میکانیزمی تر ئەکرێت نیشانی ئەوە بدەیت کە داعش هێزێکە فشۆڵە خۆی ناگرێت کاتیە لەگەڵ سەردەما ناگونجێت وە تۆ لە بەرامبەر ئەو ئاها با بڵێن ترسەکان بڕەوێنیتەوە. بەڵێ دکتۆرەوەی کە ئەزانرێت ئەوەیە کە داعش جگەرەوەی دەستگای ڕاگەیاندنی نییە بە تەواوی ئەناسرەکانی خۆشیان پشیان بە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتیش بە تویتەر بەستووە بەڵام لەگەڵەوەی کە جەنابە بەسیوت کرد ئێمە جەنگی دەرونی لەسەر ئەرزی واقع نبینین کە لەلایەن کوردەوە ئاڕاستی داعش بکرێ بەڵێ دەستگای هەواڵگری کوردستان یان دامەزراوی سەربازی وەزارەتی پێشمەرگە ئەیانتوانی چەند ئەکاونتێکی فەرمی وەزارەتی پێشمەرگە لەسەر تویتەر بکەنەوانێ و بە هەمان شێوەی ئەوان ئەو وێنانە پیشان بن کە سەرکەوتنی پێشمەرگەیە و کە دەستگیرکردنی چەکدارانی داعشە و کە کوشتنیانە ئایا ئەمە ئەبووە جەنگێکی دەرونی بەرام
ئاراستەکراوە ڕێگایکی بەرامبەر زۆر دروست و باشتر بوو لەوەی کە ئێستا هەیە ئەنی خەڵک عشوایی بێ لە خۆیەوە ڤیددیو بڵاوکاتەوە وێنە بڵاوکاتەوە زۆر ڕێگایەکی دروستتر و نیزامیتر و منتەزەم بڕێکتر بوو زۆر ڕێکتر بوو لەوەی کە هێزی پێشمەرگە لە ڕووی سەربازیەوە یا لە ڕووی بڵین دەرونیەوە بە شێوەیەکی زۆر منەظەمتر لە ئێستا ئیشی بکردایە بۆ شوێنێکی تایبەتی هەوە ئەوەی تۆوتت لەو شوێنانە بەڵێ شتەکان نیشان بدرایە و ئەو کاتە داعش وەکو ئێستاکە ڕەنگە نەیتوانیوە ئەم هەموو ترس و تۆقانەی تری بڵاو کردایە. باشە ئەمە کاریگەری لەسەر ڕوخاندنی وورەی بەرامبەرە بوو بێگومان بەڵێ ئەو چەندێک لە کارایە تۆ لە بەرامبەر ئەوە لەوە زیاتر لە کارابیت ئەو هینە بێت ئفلاسەکات تووشی شکستە بێت چونکە هەمیشە ئەو کاتە تا ئەو شوێنەش سەرکەوتووە بێت کە تۆ توانای بەرگریت نەبێت بەڵام تۆ میکانیزمی بەرگریت پێیا کرد بۆ خۆی ئەو هیچی پێنامێنێت و ڕێک وەکو ڤایرۆسێک وایە ڤایرۆسەکە هەیە ئەگەر تۆ دژە ڤایرۆس پێیا بکەیت ڤایرۆسەکە ئەمرێت بەڵام دژە ڤایرۆس نەبێت ئەتەنێتەوە کاری خۆی ئەکات باشە ینی دروستکردنی بۆ نمونە ئەکاونتێکی لەو شێوەیە لەلایەن دامەزراوی سەربازیان دەستگای هەواڵگری کوردستانەوە ئەمە نەبووە مایەوەی کە خەڵکی کوردستان خۆشی لە دەوری ئەم ئەکاونتانە کۆ بن و چاودێری سەرکەوتنی پێشمەرگە و دەستگیرکردنی چەکداری داعش و کوشتنیان بکەن بۆ شێوەیە ئەو ئەکاونتانی داعش کاریگەری نابوو ئەمە زۆر ڕێگەی تری نیزامی هەبوایە بێگومان ئێمە لە ئێستا باشتر لە پێشەوە باشە باشترین ڕێگای ینی نیزامی کامەیانە کە بە خێرایی دەستگای هەواڵگری بیگرێتە بەر وڵی بە نیزامیکردنی ئەو دەستگایانەیە ئەبێت ئەمانە بە نیشتمانی بکرێن و ئەبێت بەمانای وشە وەکو زانستێک سیر بکرێت و ئەکادیمیای ئەسکەری جێبەجێ بکرێت ئەو دەستگایانە تەفعیل بکرێن و دوور بخرێنەوە لە دەستی حیزب لە دەستی شەخص لە هەموو ئەو شتانە ئەبێت ئەمانە بە معنای وشە هێزی نیشتمانی بن و کەسانی شارەزا لەو شوێنانە ئیش بکەن نەک بە شێوەیە کە بەداخەوە ئێمە بینیمان هێزی پێشمەرگە هێزێکی بەم شێوەی ئێستاکە زۆر نیزامی نەبوو لە ئاسی تومۆحی خەڵکی کوردستانانیە خۆیان دانی پیانە ئێمە شتێک نییە بۆختانی بێت هەڵی بەستین و ئەکرێت ئەمانە تەفعیل بکرێن و ئەکرێت بە نیزامی بکرێن بە نیشتمانی بکرێن ئەو کاتانە ئەم دەستگایانە لە ئێستا باشتر ئیشەکەن. بەڵێ دکتۆر ئەوەی کە مای سەرنجاوەیە کە زۆر جار لە کاتی شەڕ و ئاژاوەکانە ئەوەی کە دەسەڵاتی سیاسی کوردستانیان خەڵکی کوردستان بە گشتی پشتی پێ ئەبەستێت جوڵاندنی عاتیفەی دەرەوەیە دنیای دەرەوەیە بە تایبەتیش ڕۆژاوە ئەمە تاکوێ ئەڕوات ینی ئایا لە هەموو حاڵەتێکە ئێمە ئەتوانین لە جوڵاندنی عاتفی ئەوانە سەرکەوتوو بین و بەم شێوەیە بێن پشگیریمان لێ بکەن بەتەنیا عاتیفە نادگەێنێت ئەمە بەست بێگومان عاتیفە بەشێکە لە ژیانی مرۆڤ ناکرێت فرامۆش بکرێت بەڵام لە ڕاستیە عاتیفە جێی متمانەنی ئەگەر هەموو شتەکانی تری لەسەر کەڵەکە بکرێت عاتیفە ئەگەر متوربە نەبێ بە عەقڵ ئەگەر متوربە نەبێ بە بەرنامە بە کەڵک نایەت شتێکی ساتەوەختی زۆر کورتخایەن دەرەچێت و تەواو و بە عکسیشەوە ڕەنگە ئامانجەکە خراپتر بکەوێتەوە چونکە تۆ جارێک عاتیفەی خەڵکت جوڵان نەتیجەیەکی نەبوو ڕەنگە توانیت دوو ڕۆژ وورەی خەڵکی بەرزکەیتەوە جارێکی تر ئەمەد بەکاربێنە جارێکی تر ڕۆژێک بەکار وورەی خەڵکی بەرز بەرەبەرە خەڵک ناتوانێت ئەمە متمانەی لەسەر نییە لەسەر ناکرێت و ناکرێت بکرێتە میکانیزمی کار بەتەنها بەڵێ کاتە جەنگی دەرونی ئەکرێ بیکەین بە بەدیلی ئەمە کە جەنگی دەرونی لە بەرامبەر نایارەکانە بەکاربێت بۆ تێکشکاندنی وورەیان جەنگی دەرونی میکانیزمێکی زۆر دروستە و تاکتیکێکی سەربازیە سیاسیە دەرونیە بەڵام دام و دەستگای تایبەتێوێت کەسی پسپۆری ئەوێت شارەزا ئەوێت ینی من قسەم لەسەر ئەوەیە ببوو قسەم لەسەر ئەوەیە بۆ نمونە ئەگەر جەنگێکی دەرونی دروست ئاڕاستەی دژمن بکرایە ڕنگ بوو بۆ نمونە جورئەتیەوەیان نەکردا پەلاماری شنگال بن بنمونە بەڵێ بەدڵنیایەوە من نازانم لە ڕووی سەربازیەوە ئەوان چەند پێشڕەوەیان نەکردیاننا بەڵام بەدڵنیاییەوە هەرگیز داعش وەک ئێستا دەرنەئەکەوت ئەو هێزە ترسناکە خەتەرناکە نەبووە خۆیان نیشانەدەن خەڵک بۆی دەرەکەوت هێزێکی چەند ترسناکیش بێت تۆ لە بەرامبەرەوە مادام مقاومەت هەیە مادام میکانیزمی کارکردن و دژە ئەوت هەیە ترسەکە ئەڕەویەوە پێشتریش داعش هەبوو لە سووریا خەڵکی کوردستان ناترسا بۆ چونکە لێوەی دوور بوو بەڵام ئێستا هاتۆتە بەر دەرگاکەی هاتۆتە بەر دەرگاکەت و دەرگای پێگرتوویت و ماڵەکە دوێرانەکە لە ئێستا ترسەکە تەواو یەخەی هەمومانی گرتووە مەبەستم لەوەیە تۆ ئەگەر ئەو دژە داعشت پێ بێت بە شێوەیەکی ڕاست و دروست بەکاربیێنی هەرگیز داعش نابێت ئەو دێوەزمەیی کە هەیە لای خەڵکی ئێستاکە دروست بووە یا لای هەنێ خەڵکی تر بەڵێ بێگومان ئەو شتانە
کاریگەری زۆری هەبوو. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر سەمات ئەحمەد نووسەر و مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ. سپاس بۆ سپاس بۆ جەناب بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوە بەڕێزیش کە لە ماوەی ڕابردوودا گوێبیستی و بینەری ئەم بەرنامەیەمان بوون تا بێگەشتنەوەمان هەموو لایەکتان لە خۆشیاوی.